شتێک هەیە کە نایبینین. شتێکێک کە نایبینین کە پێوترێت وزەی ڕەش و مادەی ڕەش یان شتی ڕەش. ئەوەی کە زۆر زۆر جێگەی سەرنجەوەیە کە ئێستا کۆمەڵگەی زانستی لە بڕواایەکدان کە هەموو گردردون لە 5 مادەی ئاساییە پێڵەن نۆرمال ماتە لە 95 وزە و مادەی ڕەشە. جاوزەی ڕەشە چییە؟ بۆ ئەوەی کە لە وزە و مادەی ڕەش تێبگەین ئێمە پێویستە لە هێزی ڕاکێشان تێبگەین لە بارستایی تێبگەین. تەماشاکەم لە هەر شوێنێک ئەگەر بتوانم لەسەر و مێزە ئەمەت نیشاندم لە هەر شوێنێک کە تۆ بارستاییت هەبوو دەزانی نیوتن دەیوت کە هەموو تەنێک بۆ خۆی هێزێکی ڕاکێشانی هەیە. ئێستا ئەم شتێک کە تۆ ئەمە پیشانمان بێت چییە؟ ئەمەی کە منیشان دەدەم لە بێن باسی وکم نیوتن دەوێت هێزێکی ڕاکێشان هەیە یعنی تەنەکە خۆی مادەکە خۆی هێزێکی ڕاکێشانی هەیە بەڵام هێزە ڕاکێشانەکە نەیان دەتوانی نەیان دەزانی ئەمە چییە لە شو دیتم هێزە ڕاکێشان چۆن. ئەنشتاین هات بە شێوەیەکی دیکە ئێمەی لە مەسەلەی هێزی ڕاکێشان تێگەیان ئەوە شێڵێن تەنەکە مادەکە خۆی هێزی ڕاکێشانی نییە بەڵکو ئەو قورساییە کە دەیخاتە ینی ئەو گۆڕانکارێکە لە ژینگەکەیە دروستەکەات. ئەنشتاین دێڵە ئەڵێ بۆشایی و کات پێکەوە وەکو قوماشێکوان تەماشایم قوماشە بکە ئێستا لێرە با بڵێن ئەم قورساییە ئەم ئاسنە کە من لە حیسناغیرە دروستم کردوانیشان لێرە ئەم قورساییە با بڵێن ئەمە مادەیەک بێت تەنێک بێت ئەمە بارستایەکی هەیە ئەم بارستایە سەر قوماشەکە چی دروستە ئەو چاڵە دروستەکات کە ئێستا دەیبینی ئەم چاڵە دروستەکات لەبەرەوەی ئەم چاڵی دروست کردو هەر تەنێک نزیکی ئەم چاڵە بێتەوە بەو شێوەیە ڕای دەکێشێ بۆ لای خۆی و لە ڕاستیە ئەم پرەنسیپە ئەم چەمکە لە ئێستا لە بۆشایی ئاسمان دەیبینین بۆ نمونە بنکەی ئاسمانی ISS کە نزیکی زەویە زۆر سەریعترە سوورەتەوە تەماشای ئەمانە کە دەبینی کە ئێستاوانی نزیکن سەریعترە سوورێنەوە ئەوانەی کە دوورن هێواشتر دەسوورێنەوە ئەو تەنانەش هەر بۆ هەریەکە و بۆ خۆیان قورساییەک دروستەکە هەرێکیان چاڵێکی دیکە لە بۆشاییە دروستەکەن چۆن لەسەر ئەو قوماشەی بینین هەرێکیان و بەقەدەر قورسایی خۆی بزەوت اینجا ئەم قوماشە تەوانی لێرە ئەمە توودیە ینی دوو ڕەهەندی هەیە بەڵام تۆ لە بۆشایی بێنە پێشە خۆت کە چەندین ڕەهەتی جیاوازەیە لە هەموو لایەک و ئەم چاڵە لە بۆشایە دروستەکە لەبەرەوە بەم شێوەیە بارستایەکە ئەبینی کە ئۆکەی ئەمە کیلۆیەکە ئەو هێزی ڕاکێشانەکەی ئەوەندەیە بەڵام لە گەلە ئەستێرەکان و لە بۆشایی ئاسمانە سێرەکان هەندێک گەلە ئەستێرە هەیە کە هێزی ڕاکێشانی لە بارستایی زۆر 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 زیاترە لەبەرەوەی ئێستا لەو قەناعەتەن کە هەرچەند ئێمە نایبینین و مادە ڕەشانە بەڵام کاریگەریەکان دەبینین ئەبینی کە ئەم گەلە ئەستێرەیە وای کردووە ئەو مادە ڕەشەی لە ناو گەلە ئەستێرەکەی وای کردووەم گەلە ئەستێرەیە زۆر بەهێزتر شت ڕاکێشێت و بەهێزتر بجوڵێتەوە وزەی ڕەش ئەوەیە کە وزەی ڕەش پاڵیان دەنێت بە ئاراستەی جیاواز مادەی ڕەشەوەیە کە دەبینی قورسایی بارستایی گەلە ئەستێرەکە لە حەجمی خۆی زۆر زیاترە. پێم وایە ئەم نمایشەی کە کردێ زۆر بە جوانی لەسەر ئەو پارچە قوماشە هەروەش پێڵەن فابریک ئۆف سپیس وانە قوماشی بۆشایی ئاسمان بەو شێوەیەوە وابزانمەگەر وەری بکەڕین بۆ کوردی جوان تێدەگەیەنە کە مەسلەی هێزی ڕاکێشان بە شێوەیەکە کاتێک کە تێنێکی قورس لە ناوەڕاستی بۆشایی ئاسمانە یاخود لە ناوڕاستی بۆشاییەکە لە نێو گردونە ئەوانی تر چۆن لێ نزیکە بنەوە بە شێوەیەک ئەوانی ژەریەکە بۆ خۆیان شوێنی خۆیانەکەنەوە. من داگەر شتێکی ترشت پێ بڵم ڕێباسیکەم پێشتر ئەمە نەزەریەن باسەکرا کە ئەم گەلە ئەستێرانە قورساییەکی زۆر زیاتریان هەیە واکەن تەنانەت شتێکی پێڵەن گراڤیتیشنەل لێنزینگ یعنی تەنان ڕووناکی دەچەمێتەوە لە 1970 هەبڵ وێنەی گەلە ئەستێرەیەکی گرت کە ڕووناکی چەماندە بووە بە پێی لێکدانەوە فیزیایەکان بێت دەبێت ئەو گەلە ئەستێرەی 250 جار هێندەی خۆی قورستر بێت بۆی کە بتوانێت بۆ شێوە ڕووناکی بچەمێنێتەوە. ئێستا دەبینین بەتابێت لە نزیکی چاڵە ڕەشەکاندا ئەو گراڤیتیشنەل لێنزە شتێکە کەیسە زۆر بە دوایە گەڕن بەڵام ینی ئەمە یەکێکە لەوانەیە کە تر دەزانن باشە ئەمە هەرچەنە حەجمەکەی خۆی بچووکە بەڵام قورسێکی زۆر زیاترە قورسی ینی هێزی ڕاکێشان کەوا بێ مادەی ڕەشە بێت. ئەوەی کە ئێستا گەورەترین ئامێر کە مرۆڤ دروستی کردوێ ئامێرێکە پێڵەن هایدرۆن کلایدەر لە نێوان سنووری فەڕەنسا و سویسرایە نزیکەی 27 ئەوەندە باسی میلیۆنەکەی نزیکەی 27 کیلۆمەتر گەورەیە ئەم ئامێرە درێژە هەموو ئیشی ئەم ئامێرەوەیە کە دوو گەردیلەی زۆر زۆر بچووک بە خێرایی نزیک لە خێرایی تشکی خۆر پێکدا بدە بۆی کە ئەو تەقینەوە کە دروستە بزان چی جۆرە گەردیلەیەکی تر دروستە بن ڕەنگە لە ڕێگەی ئەوە شتوانین لە زۆر تەمەنی سەرەتایی گەردون تێبگەین.
یەکێک لەوانەیە کە ئەو ئامێرە دەیکات گەڕانە بە دوای تێگەشتن لە مادەی ڕەش و وزەی ڕەشە. ئجا پرسیارەکە لێرە ئەوەیە بۆچی ئەمە ئەوەندە گرنگە کە ئێمە لە مادەی ڕەش و وزەی ڕەش تێبگەین. تێگەشتن لە وزەی ڕەش و مادەی ڕەش یعنی شتێکمان بۆ ڕوونەکاتەوەی کە گردردون ئایا بەردەوام فراوان دەبێت قەت ناوەستی هەر فراوان دەبێت یان فراوان دەبێت و تا خاڵێک و دەوەستێت یان فراوان دەبێت ئەمە سێ ئەگەر دامراوە یان فراوان دەبێت لە خاڵێکە دواتر بە عکس دەگەڕێتەوە دەکەوێتەوە سەرخۆی و دیسان دەگرێتەوە بۆ خاڵێکی زۆر بچووک و تەقینەوەیکی تر ڕوودا لەبەرەوە تێگەشتن لە مادەی ڕەش ئێستەیەکێکە لەو هەوڵانەیە کە بۆی بتوانین لە داهاتووی گردردونی شتێ بگەین. بێگومان مادەی ڕەش و چاڵی ڕەش و یاخود دارک ئەنەرجی وزەی ڕەش ئەوانە هەمووی شتی زۆر زۆر سەرنجڕاکێشتر و زۆر زۆر پڕنهێنی ترنگە ئەگرێت لە کاتی لە بەرنامەیەکە بە ورتر باسێ لەسەر